شەممە 26 خەرمانانی 1401 هەتاوی واتە 17 سێپتەمبری 2022 لێرە لە کوردستان گۆڕستانی ئایچی شاری سەقز ئامادەبوونی جەماوەرێکی یەکجار زۆری خەڵکی ئەم شارە بۆ بەشداریکردن لە ناشتنی تەرمی کچێک. ژنانی بەشداربوو لەم ڕێوڕەسمەدا بە وتنەوەی دروشمی ژن، ژیان، ئازادی و فڕێدانی لەچکەکانیان چەخماخەی یەکێک لە گەورەترین بزوتنەوەی کۆمەڵایەتی سیاسی لە مێژووی هاوچەرخی کوردستان، ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان لێدا. سێشەممە 13 سێپتەمبری 2022 کاتژمێر 6 ئێوارە لە نزیک وێستگەی مێترۆی حەقانی تاران کچێکی تەمەن 22 ساڵ بە ناوی ژینا ئەمینی لەگەڵ چەند ژن و کچێکی دیکە لەلایەن پۆلیسی تایبەتی ئێرشادەوە ڕاگیران و دەست بەسەر کران. ئەفسەرەکان بە براکەی ژینا کە لەگەڵیدا بووە وتووە خوشکەکەی دەگوازنەوە بۆ ناوەندی دەست بەسەرکردنی پۆلیسی ئاسایشی ئەخلاقی لە شەقامی وەزەرا و دوای کاتژمێرێک ئازادی دەکەن. بەڵام ژینا ئەمینی ئازاد نەکرا، بەڵکو پاش 2 کاتژمێر هەواڵێک هات کە لە بەشی چاوەدێری تایبەت لە نەخۆشخانەی کەسرا لە ژێر چاودێری پزیشکیدایە. دواتر شایەت حاڵەکان و ئەوانەی لەگەڵیدا دەستگیر کراون باسییان لەوە کردووە کە ژینا دوای بەرەنگار بوونەوە و دەمەقاڵە لەگەڵ ئەفسەرەکان لێی دراوە. ژینا ئەمینی 3 ڕۆژ لە کۆمادا بوو، دوجار لە 16 سێپتەمبر گیانی لەدەستدا. تاران بەدەم کەسەوە پێناکەنێت، بەدەم مەرگەوە نەبێت. تاران پەچەی بە درەخت کردەوە، عەبایدا بەسەر ئاوا و جوبەی کردە بەرجادە، ئەمامەی کردە سەری باخچە، بە زۆر ڕیشی بە گۆرانی هێشتەوە، کراسی عاشورای کردە بەر شیعر و مۆسیقای بێوەژن کرد و ژیانی کرد بە پرسە. تاران بەدەم کەسەوە پێناکەنێت، بەدەم مەرگەوە نەبێت. ئەو خۆشی لە هیچ نابینێ لە مەرگ نەبێت. ژنی ئەو، کوڕی ئەو، کچی ئەو هەمویان ناویان هەر مەرگە و ئەوەی لەوێ لە دایک نابێت. ژیانە گوشاری دام و دەستگا ئەمنیەکان وای کرد کە ڕێوڕەسمی ناشتنی ژینا تەنیا ڕۆژێک دوای کوشتنی بەڕێوە بچێت، بەڵام ئارامگەی ئایچی کە مردووەکان تێیدا دەگەن بە ئارامیەکی ئەبەدی بوو بە شوێنێک بۆ تێکدانی ئارامی حکوومەت کە بێوەستان هاوڵاتیانی خۆی دەکا بە ئامانج و خەڵتانی خوێن و مەرگیان دەکات. ڕاستەیەک لەسەر کێلی سادە و پاکی ژینای جوانە مەرگ نووسرا کە لە چاوتروکانێکدا بوو بە مانشێتی میدیا جیهانیەکان: ژینا گیان، تۆ نامری، ناوت ئەبێتە ڕەمز. لە هەمان کاتدا و لە میانەی ڕێوڕەسمەکەدا ژنان ڕووسەرەکانیان فڕێدا و دروشمی ژن، ژیان، ئازادیان وتەوە و داوایان لە کۆمەڵگای کوردستان و ئێران کرد خۆیان بۆ خەبات و بەرخۆدانێکی دوور و درێژ ئامادە بکەن. بانکێشتەکەیان بە خێرایی لەلایەن کۆمەڵگای کوردستان و ئێرانەوە قبوڵ کرا، بە تایبەتی چالاکوانانی ژن. ناڕەزایەتی بەشێک لە چالاکانی ژن لە بەردەم نەخۆشخانەی کەسرا لە تاران بە توندی سەرکوت کرا، بەڵام ناڕەزایەتیەکە سەری هەڵدا. ئەوەی حکوومەتی ئێران بیری لێ نەکردبەوە لای وابوو نابێ بقەومێ لێی قەوما. ناڕەزایەتی و بەرخۆدانی خەڵک لە سەقز، سنە، مەهاباد، دیواندەرە و کەرەج سەرڕای سەرکوتی توندی حکوومەت ڕۆژ بە ڕۆژ زیاتر و زیاتر پەرەیسەند. ژنان لە تاران و شارەکانی دیکەی ئێران بە کۆبوونەوە لە شوێنە جیاوازەکان هەوڵی دەستپێکردنی ناڕەزایەتیان دەدا. ئامادەبوونی ژنان و پێشەنگبوونیان لەو ڕۆژانەدا زیاتر بەرچاو بوو. ناڕەزایەتی و ویستی شۆڕەژگەرانە زیاتر پەرەی دەسەند.
لە بەیاننامەیەکی هێزی پۆلیسدا مامەڵەی خراپ و لێدانی ژینا ئەمینی ڕەت کرایەوە. هاشتاکی مەحسا ئەمینی ناوی داسەپاو بۆ ناسنامەی ژینا هەرزوو بوو بە ترەندێکی جیهانی بۆ پشتیوانیکردن لە ژینا. دوایین ئامارەکان دەری دەخەن کە هاشتاکەکە 300 ملیۆنی تێپەڕاندووە. یەکشەممە 18 سێپتامبەر خوێندکارانی زانکۆکانی تاران، کوردستان و شارەکانی دیکە شۆڕشەکە دەبەنە قۆناغێکی دیکەوە. ئەوان بەداگیرکردنی کەمپی زانکۆ ناڕەزایەتیان بەرامبەر کوشتنی ژینا دەربڕی. لە هەمان کاتدا چەندین هونەرمەندی دەروەست و کەسایەتی کۆمەڵایەتی پەیوەست بوون بە کەمپەینی پرسبڕین وەک ناڕەزایەتێکی سمبولیک دژی شەهیدکردنی ژینا. مینوو مەجیدی 20 سێپتامبەر لە شاری کرماشان بە تەقەی هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران گیانی بەخت کرد. پرسەکەی بوو بە گۆڕەپانی ناڕەزایەتی خەڵک. لە تەنیشت گۆڕەکەی لە کرماشان کچەکەی وێنەیەکی بڵاو کردەوە کە هەم لەچکی لەسەر لا بردبوو هەم قژیشی تاشی بوو. لە هەمان ڕۆژدا نیکا شاکەرەمی کە بوێرانە بەشداری خۆپیشاندانەکان بوو دەکەوێتە بۆسەی هێزە ئەمنیەکان. نیکا لە دوایین پەیوەندیدا باسی لەوە کردبوو کە هێزە سەرکوتگەرەکان لە بلواری کشاوەرزی تاران بە دوایدا دەگەڕێن. دواتر دیار نەما. دواوێنەکان نیکا نیشان دەدەن کە لە نێوان ئۆتۆمۆبیلەکاندا خۆی حەشاردا بوو بۆ ئەوەی نەتوانن دەستگیری بکەن. بە وتەی شاید حاڵەکان دوای ماوەیەکی کەم لەم ساتە دەستگیر دەکرێت و لە ناو ئۆتۆمۆبیلێکی پۆلیس دەبیندرێت. بەڵام دوای 10 ڕۆژ تەرمەکەی نیکا بە شێوێنراوی لە کەهریزەک بۆ ناسینەوەی نیشانی بنەماڵەکەی دەدرێت. پاشانیش تەرمەکەی لەلایەن ئەفسەرانی ئەمنیەوە دزرا و بەنهێنی بە خاک سپێردرا. کوردستان مەتەرێزی مانگرتن و خۆڕاگری. لە ساڵی 1970 کوردستان یەکێک لە گەورەترین مانگرتنەکانی دژ بە ئاژاوەگێڕی سوپای پاسداران لە شاری مەریوان ئەنجامدا. هەروەها هاوینی 2005 لە ناڕەزایەتی بە کوشتنی بێبەزەیانەی شوانەی سەید قادر لە شاری مەهاباد مانگرتنێکی گەورە لە هەموو شارەکانی کوردستان بەڕێوەچوو. شکۆمەندترین و بەرفراوانترین مانگرتن لە کوردستان لە 13 مای 2010 لە ناڕەزایەتی بەرامبەر بە لە سێدارەدانی فەرزاد کەمانگەر و هاوڕێکانی لە زیندانی ئەڤینی تاران ئەنجامدرا. ئەمجارەش بە هەمان شێوە دوکان و بازاڕی شارەکانی کوردستان بەپێی ئەو نەریتە 4 ڕۆژ دوای گیان بەختکردنی ژینا یەکێک لە گەورەترین مانگرتنەکانیان لە ئیلامەوە تا ورمێ بەڕێوە برد. تەنانەت داوای لە هەموو سەندیکا و بازاڕیانی ئێرانی کرد کە بەشداری مانگرتنەکە بکەن. سەرەتا ئەو داوایە وەرنەگیرا، بەڵام دوای چەند مانگێک و دوای بانکێشتی ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستان بەشێک لە بازاڕەکانی تاران و شارەکانی دیکەی ئێران بە ئەرێنی وەڵامی داواکاریەکەی کوردستانیان دایەوە. لە ماوەی 4 مانگدا کوردستان 6 مانگرتنی بێوێنەی بەخۆیەوە بینی، واتە هەردوو هەفتە یەک مانگرتنی یەک لە دوای یەک. بەڵام بازاڕی تاران و شارە گەورەکانی تری ئێران بەردەوام نەبوون لە مانگرتنەکانیان. شارەکانی سنە و مەهاباد بۆ ماوەی زیاتر لە 2 مانگ گۆڕەپانی تێکەڵچوونی ناڕازیان و سەرکوتگەران بوو. حکوومەت بەکردەوە یاسای سەربازی لەم 2 شارەدا ڕاگەیاند بوو. لەم 2 شارەدا لە کاتی خۆپیشاندانەکاندا دەیان کەس گیانیان لەدەستدا. بە سەدان کەس بریندار و ژمارەیەکی زۆریش دەستگیر کران. ڕۆژی سێشەممە 20 سێپتامبر دوای بڵاوبوونەوەی ناڕەزایەتیەکان لە سنا، سەقز و دیواندەرە، حکوومەت بە کەڵک وەرگرتن لە فیشەکی جەنگی چەند کەسێکی شەهید کرد. لە هەمان کاتدا دەستڕاگەیشتن بە ئینتەرنێت بە شێوەیەکی بەرچاو کەم بووە. کۆمپانیای نێتبلۆکس کە راپۆرتی گواستنەوەی ئینتەرنێت لە جیهان بڵاو دەکاتەوە، پچڕانی ئینتەرنێتی لە ئێران بەڕادەیەکی بەرچاو پشڕاست کردەوە. هاوکات لەگەڵ بڵاوبوونەوەی ناڕەزایەتیەکان، حوسێن فروزێش بەڕێوەبەری گشتی پزیشکی قانونی ڕایگەیاند کە لە پشکنینی جەستەی ژینادا هیچ خوێنبەربوون و نیشانەی برینداربوونێ لەسەر و دەموچاوی بەدی نەکراوە. بەڵام ئەمجد ئەمینی باوکی ژینا لە چاوپێکەوتنێکدا ئەو بانگەشەیەی ڕەت کردەوە.
خبرگزاری فارس هم الان یه چند لحظاتی پیش ساعت 18:50 بوده پخش کرده که مهسا امینی در پاساژ یعنی محل کارش چندین دفعه بیهوش شده است. این یه دروغه. اولا تمام مغازه‌ای که ایشون رفته کار میکنه همش 2 ماهه. این چندین دفعه چجوری پیش اومده که این بیهوش شده باشه؟ اونا اگر راست میگن یه نفر رو پیدا کنن تو همون پاساژ تو همون بازار، یه نفر شاهد باشه بیاد بگه آقا این خانومه بیهوش شده باشه. اصلا چون چیزی ممکن نداره. همش 2 ماهه. تو این 2 ماه چجوری این بیهوش شده است؟ اینا همش دروغه. من اصلا هیچ کدوم رو تایید نمی‌کنم. 28 سپتامبر سوپای پاسداران بە چەندین فڕۆکەی بێفڕۆکەوان و 72 موشک بنکەی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی لە کۆیە زرگوێز پردێ و چەند ناوچەیەکی دیکەی هەرێمی کوردستان بۆردومان کرد. ئەم هێرشانە بۆ هۆی شەهیدبوونی دەیان کەس و برینداربوونی 58 کەس. یەکێک لەو کەسانە ژنێکی دووگیان بوو بە ناوی ڕەیحان، بەڵام مناڵەکەی بە سەلامەتی لەدایک بوو، دواتر ناونرا وانیار. دوای ڕۆژێک مانەوە لە نەخۆشخانە وانیاریش گیانی لەدەستدا. دوای چەند ڕۆژێک ناڕەزایەتیەکان لە شارەکانی کوردستان زیاتر بوو. هەموو شارەکانی کوردستان چالاکانە بەشداری ناڕەزایەتیەکان بوون. لە زۆرێک لە شارەکان هێزە ئەمنیەکان و سوپا ڕاونران بۆ پەراوێزی شارەکان. شاری شنۆ بە تەواوی کەوتە دەستی خەڵک. سنا چەند مانگێک شاهیدی ململانیەی خەڵک بوو لەگەڵ هێزە ئەمنیەکانی دەوڵەت. لە ورمێ، پیرانشار، مەریوان، دێگولان، قوڕوا، بیجار، کامیاران و بگرە تا کرماشان و ئیلام ببووە گۆڕەپانی شەڕی خەڵک و دەسەڵات. شێوازی ڕوبەڕووبوونەوەی خەڵکی کوردستان ورەی خۆپیشاندەرانی شارەکانی دیکەی ئێرانی بەرز کردەوە. ولودی هەموو ژیانی خۆی تەرخان کرد بوو بە نانێکی پاکەوە، بە نانێک بە زۆری باز و بە زۆری ملەوە، بە نانێک کە بۆنی ئاوی ڕوونی لێدەهات، بە نانێک کە بۆنی شەرافەت و مەردانگی لێدەهات. خەڵکی بەشەرەفی کوردستان، جەماوەری بەشەرەفی کوردستان لە ئێستەوە هەر کات هەستان بە مرۆڤایەتی خۆتان کرد بزانن کە تامی نانی مەردانگی و نانی خۆفرۆشی زۆر جیاوازە. لە حوتەمین ڕۆژی ناڕەزایەتیەکاندا زیاتر لە 180 شار لە سەرانسەری ئێران بەشداری ناڕەزایەتیەکان بوون و بوێری زۆریان لە بەرامبەر هێزی سەرکوت نیشاندا. خۆپیشاندەرانی شاری مهاباد بۆ ماوەی زیاتر لە مانگێک ئەو شارەیان لە دەست هێزە سەرکوتگەرەکان ئازاد کرد. وێنەکانی بەرخۆدانی مهاباد زۆر زوو سرنجی میدیای جیهانی بۆ لای خۆی ڕاکێشا. ورەی هێزەکانی سەرکوت لە ڕۆژی حوتەمەوە دابەزی. زۆرێک لە سەرکوتگەرانی پۆلیس و سوپا ئامادە نەبوون بچنەوە سەر ئەرک و فەرمانەکانیان. تەنانەت زۆرێک لە فەرماندە باڵاکان بەنهێنی دەستیان لە کار کێشایەوە. هەواڵی ململانیە و دووبەرەکی لە نێوانیاندا دزەی کردە دەرەوە. هێزە ئەمنیەکان بۆ گواستنەوەی یەکەکانی سەرکوتکردن و لە ترسی خەڵک ناچار بوون لە ئامبوڵانس و کەرەستەی پزیشکی کەڵک وەربگرن. ئەمەش کاردانەوەی پزیشکەکانی لێکەوتەوە و لە ڕێگای ڕاگەاندراوێکەوە داوایان کرد ئامبوڵانس و کەرەستەی پزیشکی بۆ سەرکوتکردنی خەڵک بەکار نەهێنن. 2 ئۆکتۆبر دوا بە دوای ناڕەزایەتی خوێندکارانی زانکۆی ئەمیرکەبیر خوێندکاران لەلایەن هێزە ئەمنیەکان و بە سیجەوە گەمارۆدران. سەرەتا خوێندکارانیان بە فیشەکی ڕەنگڕێژ دەکردە ئامانج، پاشان لە کاتی هاتنە دەرەوەیان لە بینای زانکۆ یان دەگیران یان دەکوژران. ڕۆژێک دواتر بەشێک لە قوتابیانی ناوەندی و دواناوەندی سەرەتا وێنەی ڕێبەری ئێستا و پێشووی کۆماری ئیسلامیان لە ناو قوتابخانەکانیان دڕاند و پاشان بەبێ حیجابی ئیجباری لە شەقامەکاندا ڕێپێوانیان کرد و دروشمی ژن ژیان ئازادیان وتەوە. کچە قوتابیەکان بەوتنەوەی دروشمی بێشەرەف بەرپرسانی وەزارەتی پەروەردەیان لە قوتابخانەکە کردە دەرەوە.
بەلوچستانی خۆڕاگەر. دوا بەدوای بانگەوازەیەک بۆ ناڕەزایەتی دەربڕین بە کوشتنی ژینا ئەمینی و دەستدرێژیکردنە سەر کچێکی تەمەن 15 ساڵەی بەلوچ لەلایەن فەرماندەی پۆلیسی چابەهارەوە ڕۆژی هەینی 30 سێپتەمبەر لە زاهیدان خۆپیشاندانێک بەڕێوەچوو. دوای نوێژی هەینی کۆمەڵێک نوێژ خوێن ڕوویان لە بنکەی پۆلیسی ژمارە 16 زاهیدان کرد و لەوێ کۆبوونەوە و دروشمی دژە حکوومەتیان وتەوە. تاکە وڵامی حکوومەت بۆ خۆپیشاندەرانی بەلوچستان فیشەک بوو. لە بەلوچستان زیاتر لە 100 خۆپیشاندەر گیانیان لەدەستدا. ئەو ڕۆژە بە ناوی هەینی خوێناوی یان ڕەش ناونرا. تاوانێکی وەحشیانەی لەو شێوەیە نەک نەبووە هۆی پاشەکشەی خەڵکی بەلوچستان، بەڵکو خەڵک چەند مانگێکە نوێژی هەینیان کردووە بە مەیدانی ناڕەزایەتی دەربڕین، بەرخۆدانێکی ناوازە و مێژوویی کە شۆڕشی ژینایی بەخوێن و بەرخۆدانەوە درێژەدا. 8 ئۆکتۆبر ژمارەیەک لە مامۆستایانی شاری سەقز وەک نیشانەی هاوسۆزی و هاوپشتی لەگەڵ خەڵکی بەلوچستان سەردانی یەکێک لە لقەکانی خوێنبەخشینیان کرد بۆ بریندارانی هەینی ڕەشی زاهیدانیان بەڕێ کرد. ئەم مامۆستایانە لە پلاکاردەکەیان نووسی بوویان گوێنمان بۆ قوتابیانمان بەخت دەکەین. کوردستان پشتیوانی زاهیدان و ژن ژیان ئازادی. لە ڕاستیدا لە هەموو ماوەی شۆڕشەکەدا بەلوچستان لە پشتیوانی، هاوسۆزی و هاوپەیوەندی لەگەڵ کوردستاندا پرشنگدارترین مێژووی هاوخەباتی تۆمار کرد. شەوی 15 ئۆکتۆبر ئاگرێکی گەورە لە زیندانی ئەڤین لە تاران کەوتەوە. لەم ڕووداوەدا 4 زیندانی کوژران و 61 کەسیش بریندار بوون. لە ڕۆژانی دوای ئاگرەکە 4 برینداری دیکە گیانیان لەدەستدا و کۆی ژمارەی کوژراوەکان گەیشتە 8 کەس. بەوتەی زیندانیانی ئەڤین پیلانی ئاگرتێبەردانەکە لەلایەن بەرپرسانی زیندانەوە بۆ ترساندن و تۆقاندنی زیندانیانی سیاسی داڕێژرا بوو. لە درێژەی ناڕەزایەتیەکاندا لاوانی تەورێز لە بەیاننامەیەکدا نووسی بوویان پەرۆشی هەموو شەهیدانی شۆڕشی ژن ژیان ئازادی لە ژینای کوردستانەوە تا خوێندکارانی ستەم لێکراوی ئەردەبیلین. شەقام بە شەقام و گەڕەک بە گەڕەک شەڕ دەکەین و زێدی خۆمان وەردەگرینەوە. خۆپیشاندەران بە داگیرساندنی ئاگر و دروستکردنی بربەست لە شەقامەکانی تەورێز دروشمی مەرگ بۆ دیکتاتۆریان بەرز کردەوە و خوازیاری ئازادی و ڕووخاندنی ڕژیمی کۆماری ئیسلامی بوون. 22 ئۆکتۆبر دوای بانگەوازی کۆمەڵەی خێزانی قوربانیانی فڕۆکە ئوکراینیەکە کە زۆربەیان ئێرانی بوون، خۆپیشاندەران لە سەرانسەری ئەوروپا و ئەمریکاوە لە ناوەندی شاری بەرلینی ئەڵمان بەشداریان لە خۆپیشاندانێکی بەرفراوان کرد کە نزیک بە 100,000 کەس دەبوو. پێشتریش لە شاری تۆرۆنتۆی کانەدا جەماوەرێکی 50,000 کەسی خۆپیشاندانێکی بەرفراوانیان دژ بە کردەوەکانی کۆماری ئیسلامی بەڕێوە برد. بۆ جاری دووهەم هێژمۆنی کۆماری ئیسلامی شکا بە جۆرێک لە زۆر ناوچەدا یان هێزەکانی حکوومەت نەیانتوانی سەرکوت بکەن یان بە هیچ شێوەیەک ئامادە نەبوون بیکەن. 26 ئۆکتۆبر سەقز جارێکی تر بوو بە چەقی ناڕەزایەتیەکان. لەمڕۆوە بەڕێوەبردنی ڕێوڕەسمی چلە بۆ جێگای ناڕەزایەتی و نیشاندانی هاوپشتی زیاتر لە زۆربەی شارەکان. سەرەڕای هەوڵەکانی ڕژیم بۆ پێشگرتن لە ڕێوڕەسمی چلەی ژینا، خۆپیشاندەران ڕێپەیوان و خۆپیشاندانێکی زۆر گەورەیان ئەنجامدا. ئامادەبوونی 80 بۆ 100,000 کەس لە سەقز و بەشداربوانی دیکە لە شارەکانی دیکەی کوردستان و ئێران تا سەر گۆڕی ژینا جارێکی دیکە ناڕەزایەتیەکانی زیاتر کرد و بزوتنەوەکەی گەیاندە قۆناغێکی دیکە. یەکێک لە وێنەکانی چلەی ژینا بۆ یەکەم وێنەی هەموو میدیا جیهانیەکان. پاشان چلەی زۆرێک لە شەهیدان بە وتاری ئومێدبەخشی دایک و باوکیان کە سوکاری نزیکی شەهیدان وزەیەکی نوێی بە بزوتنەوەکە بەخشی. کاردانەوە جیهانیەکان و پشتیوانی کەسایەتی هونەری، پارێزەر، ڕۆژنامەنووس،
سیاسی و وەرزشیەکان بۆ بزوتنەوەی ژینا و خەڵکی ناڕازی بە شێوەیەکی بێوێنە فراوانتر بووە. چەند ڕۆژ دواتر ڕێگای ترانزیتی بۆکان بۆ میاندوا و لەلایەن خەڵکەوە گیرە. لە شارەکانی کەرەد، مەریوان، بۆکان، تیکاب، کرماشان، ئیلام، شیراز و ئیسفەهان خوێندکاران هاتنە سەر شەقامەکان و دروشمیان دژی کۆماری ئیسلامی دەوتەوە. لە ئیسفەهان شەوانە دەماوەرێکی زۆر ڕژانە سەر شەقامەکان و دروشمیان دەوتەوە. ناڕەزایەتیەکان لە تاران بەردەوام بوون. گەڕەکی ئێکباتان بوو بە ناوەندی ناڕەزایەتیەکانی تاران. ناڕەزایەتیەکانی ئێکباتان بۆ چەند مانگێک بەردەوام بوو. لە تەورێزیش ناڕەزایەتیەکان پەرەی سەند و ئەم دروشمیان دەوتەوە: نە شاچیم، نە شێختی، میلەتیم، میلەتی. 3 نۆڤەمبەر یەکێک لە ڕۆژە گرنگەکانی ناڕەزایەتیەکان بوو. کۆبوونەوەی بەرفراوانی خەڵک لە بەهێشت سەکینە چلەی حەدیس نەجەفی، یەکێک لە قوربانیانی ناڕەزایەتیەکانی کەرەد، گۆڕا بۆ خۆپیشاندانێکی دژە حکوومەتی. خەڵکی شاری کەرەد چەند سەعاتێک ئوتوبانی تاران کەرەدیان داخست و دروشمی دژی ڕژیمیان وتەوە. حکوومەت لە 11 بۆ 16 نۆڤەمبەر لاوانی شاری بۆکانی خەڵتانی خوێن کرد. دەیان خۆپیشاندەر بە فیشەک و لە هەندێک حاڵەتدا بە چەقۆ شەهید کران. محەممەد حەسەنزادە یەکێک لە شەهیدەکانە کە لە کاتی ناڕەزایەتیەکاندا گیانی لەدەستدا. محەممەد بڕیار بوو لە 13 نۆڤەمبەر بۆ ئەمەلی چاوی بچێتە تاران، ئەو چاوانەی کە لە کاتی ناڕەزایەتیەکانی چەند ڕۆژ پێشتر بە ساتما کرابوونە ئامانج. بۆ بەشداریکردنی ناڕەزایەتیەکان گەڕایەوە بۆکان. ڕۆژی دواتر لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە تەقی لێکرا و شەهید بوو. 2 ڕۆژ دواتر هاوڕێی نزیک و دڵسۆزی بەناوی شەهریار محەممەدی بە هەمان شێوە کەوتە بۆستەی هێزە ئەمنیەکان و شەهید کرا. 16 نۆڤەمبەر کیان پیرفەلەک تەمەن 9 ساڵ دانیشتووی شاری ئیزا لە کاتی گەڕانەوە بۆ ماڵەوە لەگەڵ دایکی و باوکی و برا بچووکەکەی لە ئۆتۆمۆبیلێکدا دوای هێرشەکەی سەر بازاڕی ئیزا لەلایەن هێزەکانی حکوومەتەوە تەقەی لێکرا و گیانی لەدەستدا. ڕۆژانی 20 و 21 نۆڤەمبەر ئەمجارە حکوومەت شاری جوانڕۆی کردە قەسابخانە. دەخۆپیشاندەر بە فیشەکی جەنگی و دۆشکا بە ڕۆژی ڕووناک و لە چەند میترێکەوە کرانە ئامانج و تێکەڵ بە کاروانی شەهیدان بوون. ئەم تاوانە دڕندانە بە وتنەوەی ئەڵڵاهو ئەکبەر لەلایەن هێزە سەرکوتکەرەکانەوە ئەنجام درا. هەروەها لە 10 دەسەمبەر لە کاتی ڕێوڕسمی چلەی شەهیدانی جوانڕۆ حکوومەت تەقەی لە بەشداربووان کرد. بورهان ئیلیاسی شەهید کرا و دەیان بەشداربووی تر بریندار بوون. محسن شکاری 8 دەسەمبەر لەلایەن حکوومەتی ئێرانەوە لە سێدارە درا کە تەنها 2 ڕۆژ پێش لە سێدارەدانی دۆسیە و ناوەکەی ئاشکرا کرا و ئەمەش کاردانەوەی بەرفراوان و تووڕەیی لێکەوتەوە. هەر لەم ڕۆژەدا چلەی کۆمار دەرفتادا لە پیرانشار بەڕێوەچوو. کۆمار لاوێکی تەمەن 16 ساڵە کە 30 ئۆکتۆبر لە دووری 3 میترەوە گولەی جەنگی بەرکەوت و دوای ڕۆژێک لە نەخۆشخانە گیانی لەدەستدا. باوکی کۆمار لە چلەکەیدا داوای کرد کە خەڵک کۆڵ نەدەن و بەرەنگاری حکوومەت ببنەوە. من هیوادارم بۆ هەموو نەتەوەکان، بۆ هەموو نەتەوە ژێر دەستەکان خوێنی کۆمار و کۆمارەکان وتێت مردن ئاخری بۆ دیکتاتۆریە. با بۆ خۆیان فکر بکەنەوە ئەوە چەندی وڵاتە دیکتاتۆرەکان ئاخری بەدەستی ئەو منداڵی وەک کۆمار و ئەوانە هاتنە ژێرە شکەنجە و شران و لەبین. 15 دەسەمبەر سۆنیا شەریفی خۆپیشاندەری دەستگیرکرا و دوای خۆڕاگری و ئازایەتی چەندین ڕۆژەی خەڵک لە شاری ئابدانانی پارێزگای ئیلام حکوومەتی ناچار کرد بە دانانی بارمتە ئازادی بکات.
26 دەسامبەر لە شاری ئیزا جەماوەرێکی زۆر لە چلەی کیان پیرفەلەک بەشداریان کرد و دژی کۆماری ئیسلامی دروشمیان وتەوە و پشتیوانیان لە موجاهید کورکور کرد کە حکوومەت دەیویست وەک بکوژی کیان بیناسێنێت و بیکاتە قوربانی. 27 دەسامبەر چلەی ئایلار حەقی لە شاری تەورێز بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە خەڵک بەڕێوەچوو. ئەم ڕێوڕەسمەش لەلایەن حکوومەتەوە هێرشی کرایە سەر. باوکی ئایلار حەقی سەدا و سیمای کۆماری ئیسلامی لە کوشتن و زڕاندنی ناوبانگی کچەکەی تۆمەتبار کرد. لە ئەنجامدا باوکی ئایلار و دەیان کەس لە بەشداربووانی چلەکە دەستگیر کران. لە کاتێکدا کە هێشتا بزوتنەوەی ژینان لە ناوە و دەرەوەی ئێران بەردەوام بوو، گروپی 6 کەسی بە واژۆکردنی مەنشوری مەحسا بانگەشەی سەرکردایەتی بزوتنەوەکەیان کرد و سرنجی کۆڕ و کۆمەڵە ناوخۆیی و دەرەکیەکانیان بۆ خۆیان ڕاکێشا. گروپێکی نایەکسان بە ئامانجی جیاواز کە چەند مانگێک زیاتری نەخایاند و لە یەکتر جیابوونەوە و دەستیان لەو کارە کێشایەوە. پاسیڤبوونی ئەم گروپە لە پێشخستنی ئامانجەکانی بزوتنەوەکە، هەروەها بێدەنگی ڕەوتە سیاسیەکانی دیکە و ڕەخنەکردنی هێزە ئەمنیەکان بۆ ناویان گورزێکی گەورەی لە بزوتنەوەی ژینادا. لە هەمان کاتدا بۆ حیزبەکانی ڕۆژهەڵاتیش تاقیکردنەوەیەکی گەورە بوو کە چەندە دەتوانن لە ئاڵوگۆڕەکاندا دەور ببینن. ئەوان سەلماندیان کە نەک ئامادەنین، بەڵکو لەو چەند مانگەی شۆڕشی ژیناشدا بەدابەشبوونی ئاراستە و گوتاریان بە جۆرێک بوونە ڕێگر و هۆکاری سەر لێ شێواوی خەڵکی کوردستان. ئەوان تا ئێستاش بەهۆی پەرتەوازەیی و ڕێکنەکەوتنیان دەرفەتێکی گەورەی مێژووییان لە کیسداوە. بزوتنەوەی ژینا کە زیاتر لە 7 مانگ تەنگی بە حکوومەت هەڵچنی بوو، بە جۆرێک کە زۆربەی کاربەدەستان پلانیان دانابوو وڵات جێبهێڵن، ئەم بزوتنەوە تاوەکو ئێستاش بووە قوربانی سات و سەودای وڵاتانی ئوروپایی و ئەمریکا لەگەڵ کۆماری ئیسلامی بۆ بەرژەوەندیە ئابووری و ئەمنیەکانی خۆیان. هەرچەند ئەو لەچکەی کە ژینا دوای چەندین ساڵ توندوتیژی سیستماتیک لەسەری کردبووە بۆ هۆی شەهیدبوونیشی، بەڵام پەردەی لەسەر حکوومەتێک لابرد کە ساڵانێک بە دووڕوویەوە حکومڕانی گەلەکەی دەکرد. حیجابی لەسەر نەوەیەک لابرد کە چیتر نایەوێت وەک نەوەکانی پێشخۆی بژی، نەوەیەک کە دەیەوێت چارەنووسی خۆی دیاری بکات. سەرچاوەکانی مافی مرۆڤ ڕایانگەیاندووە کە ژمارەی گیان بەختکردوانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە 7 سپتامبری 2022 تاوەکو 10 ژانوێری 2023 520 کەسە، کە لە نێوانیاندا 70 کەسیان منداڵ و مێرمنداڵی خوار 18 ساڵن. بەلوچستان بە زیاتر لە 100 شەهید، شارەکانی کوردستان بە زیاتر لە 140 شەهید، زۆرترین ژمارەی گیان بەختکردویان هەیە. هەر بۆیە مێژوو ئەوە تۆمار دەکا کە ئەگەرچی شۆڕشی ژینا لە کوردستانەوە سەری هەڵدا، بەڵام لە بەلوچستانەوە مۆرکی خۆڕاگری لێدرا. لەم شۆڕشەدا زۆر کەس پاش پێکانیان بە ساتمە چاویان لەدەستدا، بە هەزاران کەس زیندانی کران، سۆمایی لە چاوی زۆر باوکان بڕا، بەرۆکی زۆر دایکان دادڕا، زۆر منداڵ بێدایک و باوک و هەتی و کەوتن، زۆر ژن و پیا و هاوژینەکەیان لەدەستدا. ئەوانەی ڕۆیشتن لە باشترین و ڕاستگۆترین کەسانی چەندنەوەی ڕابردوو بوون کە گیانیان بەخشی بۆ دەستەبەرکردنی سەرەتاییترین مافەکانیان. ئەوان دژی ڕەشەبا وەستانەوە تا چرای ماڵێک بە ڕووناکی بهێڵنەوە، تەنانەت ئەگەر خۆشیان بمرن.